بە ڕۆژی ڕووناک دزی کرد بەڵام بۆی نەچوە سەر و دەستگیر کرا. پۆلیسی پارێزگای سلێمانی گرتە ڤیدیۆیەکی بڵاو کردوتەوە کە تیایدا دەردەکەوێت دزێک بە ڕۆژی ڕووناک دەچێتە ناو ماڵێک و دوای چەند خولەکێک دێتە دەرە و بەرەو بازار بەڕێ دەکەوێت. وتەبێژی پۆلیسی سلێمانی سەرکەوت ئەحمەد بە ئێمەی ڕاگەیاند ئەو دزە کاتێک زانیوێتی خاوەن ماڵ لە ماڵەوە نییە بە دەرفەتی زانیوە چوەتە ناو ماڵەکە. قاسەیەکی پارە لە ناو ماڵەکە هەبووە ئیسوێتی بیشکێنێت بەڵام بۆی نەشکاوە بە ناچار گەڕاوە هەرچی لەو ناوە بووە پارە و شتی گەرانبەها لەگەڵ خۆی بردوێتی. ئەوەی جێی سەرنجا ئەم دزە نەکبەتە تاوانی پێشینەی هەبووە پێشتر هەر لەسەر دزی بە 9 ساڵ حکم دراوە بەڵام ئازاد کراوە و لە یەکەم دزیدا چۆتە ئەو ماڵە و دواتر پۆلیس پێی زانیوە و کەلەپچەی کردووە و دەستگیری کردووە. ئێستا ئەو دزە لەژێر دەستی پۆلیسی سلێمانیدایە و لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت. بۆ زانیاری لەسەر ئەم هەواڵە ماڵپەڕی 964 بپشکنە و هەمبانەی زانیاریەکانت بەهاخنە.